خۆشەویستان بەردەوام بین لەگەڵتان ئەمڕۆ کۆنفرانسێکی هاوبەش لە نێوان زانکۆی سلێمانی و زانکۆی چەرمۆیە بەڕێوەچە ئەو پێمەڵەنە ڕۆین لای تەوەرەکە نازام بێمیان دەچینە لای ڕاستەخۆی لای ڕاستەخۆیەک نازام هاوڕیان پێمان بڵێنەوە چین لای ڕاستەخۆ حاضر تا هاوکارمان ئەو کۆنفرانسەشمانەیە خۆشەویستان بیرتان نەچێت کۆنفرانسێکە بە هاوبەشی لە بینی زانکۆی چەرم و زانکۆی سلێمانیە بەڕێوەچی تا هاوکارمان تەرزا ئامادە بێمە باس لە تەوەرێکی گرنگەکەین زۆر خۆشبەختی ئێستا چەندین ناوەندی ئەکادیمی هەیە کە بەڕاستی هێزی دەستی کار بۆ بازار بەرەمەهێن کاڵم بەڕاستی و شێن تۆزە قورسە کاڵم زۆر بەڕاستی ینی ئەمە وەسفێکە پڕ بە پێسی هەندێک لە پەیمانگا و ناوەندی ئەکادیمیە کە بەڕاستی دەیانەوێت ئەو دەستیکاری کە ئەمڕۆ بازار پێویستێتی ئەمان بە شێوازێکی پرۆفشناڵ و ئەکادیمی دروستی بکەن. بۆیە باس لە دەرفەت و ئاڵنگارەکانی کاری سەربەخۆوەکەین کاتێک گەنجێک دەوێت کارێکی سەربەخۆ دابنێت ڕاستەخۆرەوە نییە لەبەرەی بڕەپارەیەک تە تۆ بچی دەستبیتە کارێک بەڵکو ئەمە زانستە و دەبێت پلانت بۆی هەبێت. پلان و زانستەکەش لە نێوان چەندین پەیمانگا هەیە ئێستا خۆشبەختانە یەکێک لە پەیمانگاکان پەیمانگەی تەکنیکی و پیشەیی برایتە کە زۆر خۆشبەختی نەمە لە نێو ڕۆژێکی نوێ ناوبەناو هەم چالاکیەکانی ئەوان هەم ئەو توانە شاراوانی کە لە نێو گەنجە هەیە ئەمان دەریەخەن و وەکو ناوەندێکی زانستی و ئەکادیمی توانیویانە پیشەیانە لە ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان دەستیانە بێ و ئێستش بابەتێکی تازەیان هەیە ئەو کەسانی کە لەم پەیمانگەیە درێژە بە خوێندنێکی پیشەیی یان تەکنیکی یانەر بوارێکەیەن هەمانگییان کردو لەگەڵ وڵاتی هندستاندا دەچن بۆیە بە ستاف بێ بە تیم بێ بە تاک بێ نێرن لەوێ خول و ڕاهێنانی زانستی دەبینن دێنەوە ئێرە بەڕاستی ترە بنە پرۆفشناڵ لە بوارەکەی خواندا بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە مامۆستا بێستان یوسف کە بەڕێزیان هەم مامۆستان لە پەیمانگەی پیشەیی برایت بۆ لە هەمان کاتە سەرۆکی بەشی تەکنۆلۆژیای تاقیگەی پزیشکین لە پەیمانگەی ناوبراو میوانمانە مامۆستاکەم بەخێر بێی زۆر بەخێر بێ چاوانمان باجارە نەچینە هەندێک دیتیلی ئەوەی کە چۆن خوێنکارە نێرن بۆ هەندستان چۆن پەیمانگەی برایت بیری لەوە کردوێتەوە پیشە بە زانستی بکات یعنی بە زانستی ئێمە دەستبینە کارێک ئامانەی بیکەین سەرتا سوپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە خۆشحاڵم کە لە نزیکەوە ئەتوانین باسی کار و پرۆجێکتەکانی پەیمانگای برایت بکەین. پەیمانگای برایت تەنها پەیمانگایکی پیشەیی نییە پەیمانگایکی تەکنیکی و پیشەیە واتە ئێمە فێرخوازانمان هەم لە تەکنیکیا ئەتوانین وەریان بگرین و هەم لە پیشەیە. یەکێک لە بنەماکانی کە پەیمانگای برایتی لەسەر بنیادنراوە ئەوەیە کە ئێمە ئەمانەیە بەرەو نێودەوڵەتی بوون هەنگاو بنین و بۆ ئەوەی کە بەرەو نێودەوڵەتی بوون هەنگاو بنین پێویستە ئەم چالاکیانەمان هەبێت بە خۆشحاڵیەوە ئەوەی کە ئێستا ئەمڕۆ کردومانە یاداشتێکی لێک تێگەیشتنە لەگەڵ یەکێک لە وڵاتانی هندستان لەگەڵ یەکێک لە زانکۆ هەرە بەناوبانگەکانی وڵاتی هندستان کە ئەمە یەکێکە هەنگاوێکە بۆ بەرەو نێودەوڵەتی بوون. باشە ئێوەکو پەیمانگەی برایت چۆن ئەم هەلەتان دەستکەوت کە بتوان لەگەڵ یەکێک لە زانکۆکانی وڵاتی هندستانە بتوان ئەم ڕێکەوتن نامەیە بکەن ئەم یاداژنامەیە بەیەکەوە بکەن بۆی کە خوێندکارێکی زۆر پرۆفشناڵ دوجار بخەنە بازارەوە. سەرەتا پلانەکە لەوەوە هاتەوان من لێرە ئەمە زۆر سوپاسی ڕاگر و ڕاگرایەتی و ستافی بۆردی پەیمانگای برایت بکەم کە هەر کاتێک ئایدیایەکمان ئەبێت زۆر پشگیریمان ئەکەن خۆتان نەزانن تۆ ئەگەر ئایدیاشت هەبێت بەڵام مؤسسەکە پشگیریت نەکات هیچت پێ ناکرێت. زۆر سوپاسی ڕاگرایەتیەکەین کە دایم پشگیریمان ئەکەن لەم ئایدیانەیە. ئایدیاکە لەوەوە هات کە دەستی کار زۆرە لە بازار خوێنکاریشمان زۆرە لە بازارە بەڵام کێ باشترینە ئێمە چۆن ئەتوانین جیاواز بین و کاتێک کە سێری ژێرخانی تەکنەلۆجی تاقیگەکانی پەیمانگای برایتەکەین ژێرخانێکی زۆر تۆکمەمان هەیە لەخوا بەزیابێت. دواتر پەیوەندیمان بە تەوان لێرە ئەمەست دووبارە سوپاسی یەکێک لە مامۆستا کۆنەکانی خۆم بکەم پرۆفیسۆر دۆکتەر نوێل کە هاوکارم بوو دواتر کە فکرەکە تەڕەحکرا بە خۆشحاڵیەوە وەکو وەفتی شاندی باڵای پەیمانگای برای سەردانی وڵاتی هندستانمان کرد و لەوێ چەند میتینگێک پێش سەردانەکە ڕوویا بە ئۆنلاین
ئەو منهجانەی ئێمەیان بینی دیارە ئێمە ئەو منهجانەی کە هەڵیشی ئەبژێنین بۆ فەرخوازانمان ئەبێت هاوتا بێت لەگەڵ ئەوەی کە بازاری کار چی پێویستە نەک منهجێک بخوێنێت کە چەند ساڵێک لەمەوە پێش خوێنرا و ئێستا ئیسفادەی نیە خۆتان نزانن دنیا ئێستا دنیای تەکنۆلۆژیایە دنیا زۆر پێشکەوتووە بۆیە ئەبێ بەپی ئەوە بیگونجێنین دواتر ئێمە ئەم منهجەمان لەگەڵا شیرکردن و لای ئەوانیش یەکێک لە کۆمنتی یەکێک لە سەرۆک بەشەکانی ئەبێ کە سێری سمستەر مۆزڵەکەی کەروتی مۆردان ئینەفە ئەمە یعنی زۆر 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 پێرفەکتە کاتە ئەم منهجەی کە ئێمە هەمانە و ئەم سەردانەی کە خوێنکارانمان ئەنێرین لەم ساڵی داهاتووە ئەو کاتە ئەبێت بە ئەوەی کە خوێنکارانمان بتوانن تا ئیسفادە لەم هەموو وڵاتەیە بۆچی ئێوە بە تایبەت دەستان خستە سەر وڵاتی هندستان ئێوەتان هەڵ ڕاستی تەنها وڵاتی هندستان نییە ئەمێ ئەوە بڵێم چەند یاداشتێکی تریش لەم نزیکانە ئیشەڵڵا لە بواری جێبەجێکردن و کۆتاییایە وڵاتی هندستان یەکێکە لە وڵاتانەی کە لە بواری توبی و لە بواری تەکنیکی و پیشەیی زۆر 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 پێشکەوتووە و ئەم جامیعی نیتێش یەکێکە لە جامیعە هەرە بەناوبانگەکانی وڵاتی هندستان بە خۆشحاڵیەوە کە ئێمە پرۆپۆزەڵەکەمان تەقدیم کرد و ئەپروڤیان کرد دەستکەوتێکی ناوازە بوو بۆ پەیمانگاکەمان باشە مامۆستا بێستان ژینگەی کار لە کوردستان لەگەڵ ژینگی کار لە هندستان ڕاستە هەردووکیان بەستان کۆتایی دێواردووکیان ئەوێ جەنجاڵترە لای ئێمە هەر بەڕاستی ئەو سیستەمەی کە ئێوەداتان ناوە لەگەڵ سیستەمەوانە نزیکیەکە بوو لێک نزیکیەک هەیە یعنی خوێنکارێکە لەوێ بڕوانامەیەک بەدەسێنە و یێتەوە لە پەیمانگاکەیەوە بڕوانامەکەی بێ بە دەبڵیش پێمەوە وەکو دەبڵی لێت باشە بۆ ئەم ڕۆی کوردستان بۆ ئەم ژینگی کاری کوردستان دەست ئەیات دەدڵنیاییەوە چۆن ئەگەر نمونەتانەیە هەندێک نمونەمان بۆ باسکەی بەڵێ ئێستا لە دنیاە خۆتان ئەزانن تعینات زۆر کەمە کاتە ئێمە ئەبێ بچین بۆ لای کەرتی تایبەت کەرتی تایبەتیش کی ئەوێت کەسێکی ئەوێت کە سکیڵی هەبێت کە مەهارەی هەبێت کە توانای هەبێت باشە ئێمە هاتوین لە پەیمانگای بڕایت بیرمان لە چی کردوتەوانێ ئێمە لە ڕێگەی منهەجەکەوە سکیڵێک بە تعلیمی فێر ئەبێت ئەم خوێنکارە باشە و کاتێک کە ئەچێت بۆ ترینین بۆ وڵاتی هندستان لەوێ چەند ڕۆژێک ترینین وەرئەگرێت و ئیسفادە لەو ئینسترومنتانە ئەکات کە لەو زانکۆیە کە ئیشی پێ ئەکرێت یەتەوە لێرە هەم سکیڵی ئەبێت و هەم لێ هاتووی و کارامەی ئەبێت بۆیە دەستکەوتنی هەلی کار بۆ ئەم خوێنکارە ئاسانترە وایە خۆتان نەزانن لە سیڤیا لە پرۆفایلە کێ زۆرترین سرتیفیکیتی هەبێت کێ زۆرترین سکیڵی هەبێت ئەو بانگ ئەکرێت بۆ مقابلە و ئینتەرویو وایە لە ڕێگەی ئەمەوە ئەم خوێنکارە ئەتوانێت ئیمپروڤی خۆی بکات و سکیڵەکانی بەرزکاتەوانە باشە ئێوە خولی هاوینەتان هەبوو بزانم گەر هەڵە نەبم ئەم بابەتە بە تەنها پێیوەست بوو بۆی ئەو خوێندکارانی کە بەشداری خولی هاوینەکەیان کردووە ئەتوانن سەردانی وڵاتی هندستان بکەن یاخود بۆ هەموو ساڵەکە ئەم ئۆفەرە هەیە سەرەتا تەنها ڕاستە تارگێتی ئێمە فەرخوازانی برایتە و ستافی برایتە بەڵام دواتر ئینشەڵا بەپی ئەو پلانەی کەدامان ناوە هەموو کوردستان ئیسفادە لەم پرۆگرامە ئەکات چونکە شتێکی تازەیە و تازە هاتوۆتە ناو بوارەکانەوە سەبارەت بە پرسیارەکەی جەنابە لە ئێستاە خوێنکارانمان ساڵی ئایندا ئەنێڕێن بۆ ترینین ترینینەکانی کە لێرە ئەکرا ئێمە لەوێ پێیان ئەەکەین بەبی ئەو پلانەی کە ئێمەدا ئەنیشین و کۆ ئەبینەوە لێرە چیان نەقص بوو بێت و لەوێ موجود بێت ئەوە وەرئەگرن نەک ئەوەی کە لێرە شتێکیان وەرگرت و دووبارە لەوێ وەری بکردنەوەوانە باشە کاتە ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە و تەنها ئەم یاداشتی لێک تێگەشتە بە خۆشحاڵیەوە بۆ فەرخوازەکانمان نیە بۆ ستافی برایتە و بۆ مامۆستاکانمانە چونکە ئاڵوگۆڕی ئەکادیمی ڕوئایە لە بینمانە واتە ئێمە ئەتوانین فول سکۆلەرشیپ وەربگرین بۆ مامۆستاکانمان بۆ خوێندنی ماستەر و دکتۆرە زۆر باش ئەو بازاڕی کە باسیەکەین کە ئەمڕۆ هێزی دەستی کاری بۆ دروستەکرێت لە ڕێگەی پەیمانگاکەی ئێوە و لە ڕێگەی ئەو خول و بابەتانی کە لە وڵاتی هندستان و لە نێو برای تابینرێ تەنها ئەوەیە کە کەسەکە پێگەینێ و دروستیەکە یان وازیشی لێ نایەنە تا کارەکەش دەچێتە سەرکار زۆر جار یەکێک لە ڕەخنەکانی کامیشە لە زانکۆ و پەیمانگاکانە گیرێڵن
بەس بەرهەمێنن بۆ بازاری کار بەڵامی تر حەقانی لە بازاری کار ئیشی دەسەکەویان دەسی ناکەن وەکو بڕای بیرتان لەم بابەتەش کردوتەوە یاننا بە خۆشحاڵیەوە لە مؤسسەیەکە لە زانکۆ و پەیمانگایەکە ئەبێت فاکەڵتیەک هەبێت بۆ کارێر دیڤلۆپمنت سنتەر یەکشان هەبێت بەڵام بە خۆشحاڵیەوە لە پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت ئێمە کارێر دیڤلۆپمنت سنتەرمان لەسەر ئاستی قیسم هەیە نەک لەسەر ئاستی پەیمانگا واتە خوێندکار لای ئێمە 2 ساڵ تەواو ئەکات دوای 2 ساڵەکە بە هیچ نوعێک ئێمە واز لەم خوێندکارە نایەنین خۆ حافیز دەبێت و ئێوە ناناسین بگرە پەیوەندیەکەیان لەگەڵ ئێمە باشتر و باشتر ئەکەن و هەر دەرفەتێکی کار هەبێت ئێمە پێشکەشی فێرخوازانمانی ئەەکەین ئەوە نییە کە بڵێ لای ئێمە 2 ساڵ خوێندی و ئیترن یەکتری نبینینەوانەیە بەعکسەوە لە دوای تاواکردنیان لە دوای گراجویشن زیاتر لەگەڵ ئێمە ئەکرێنەوانێ هەر یان ئێوە هەمانگی لەگەڵ کۆمپانیاکان و ناوەندەکانە دروست بکەن و بڵێ فەرمو منم خوێنکارمێ ئەمە سکیلەکانێتی ئەمە بڕوانامەکەیەتی ئەتوانی ینی ئەوە ڕۆڵی هەبێت لە دۆزینەوەی کار بەڕاستی بەئەکیدی جا ئێمە لە پەیمانگای برایت هەر شتێک ئەکەین بەپێی پلان ئەیکەین و لە خزمەتی فێرخوازانمانە ئەیکەین لە دوای سەردانەکەمان ئێمە پانێڵێکیشمان ئەنجامما لەسەر دەرفەت و ئاڵنگاریەکانی بەردەمکارێکی سەربەخۆ لەگەڵ کۆمپانیای سولی وەرکس بووین چەند پانێڵستێک هاتن بەشداریان کرد و باسی گیر و گرفتەکانیان ئەکرد کە ئێستا ئێمە الحەمدولیلا یەکەم وتبەمان گراجویشنی کردووە هاتنی ئەم دانانی ئەم پانێڵەش لەوە هات کە چەند تەلەبەیەک سەردانی منیان ئەکرد مامۆستا بێستان کێشەمان هەیە لێرەیە کێشەمان هەیە لێرە ئێمە هاتین فکرەکانمان کۆ کردوانێ و لە پانێڵێکە کێشەکانیان باس کرد و پانێڵستەکان جوابیان نانەوە چونکە تەنها ناردنی خوێندکار تاواکردنی شەهادەکەی و وەپی بڵێ بڕۆ مادیەن پارەیەک بێن و بزنسێک بکە سەرکەوتوو نابێت بە هیچ نوعێت و فەشەل ئەهێنێت و تووشی مەلەل ئەبێت کە من شوێنێکیشم تاوا کردووە سەرتیفیکەیتێکیشم هەیە پارەشم هێنا ئەی باشە بۆچی فەشەلم هێنا بۆی ئێمە نەک تەنها لایەنی ئەکادیمی لەسەر لایەنی دەرونیشیان کار ئەەکەین لەسەر لایەنی ئەوەی کە ئیمپروڤی زمانیان بکەین بە خۆشحاڵی و لە پەیمانگای برایت یەکێک لە ئەو کۆرسانەی کە بە درێژایی هەر 4 سمستەرەکە خوێندکار وەری ئەگرێت ئینتەرنەشنال ئینگلیش کۆرسە بە فریە هیچ پارەیەک نایەت خوێندکار لە بەرامبەر کۆرسەکەیە ئەمەش هەر لەوەوە سەرچاوی گرتووە وا پلانماندانا بوو کە ئێمە سەفەر ئەکەین و یاداشتمان ئەبێت بۆی لە ئێستاوە ئێمە خوێندکارانمان ئامادە کردووە مامۆستا زۆر کات ئەو خوێندکارانەی کە تازە بڕوانامە بەدەستێن و تازە خوێندن تاواکەن کە ئەیانێ هەلیکاریان لە کەرتێکی تایبەت تا دەستکە ڕاستەخۆ داوای ئەزمونیان لەیەکەن ئەڵێن تۆ ئەزمموی کارکردن تێم کەسە تازە بڕوانامی بەدەستێنەوە هیچ دەرفەتێکی نەبوو بۆی کە ئەزمموی کارکردنی هەبێ ئێوە چۆن ئەم بابەتتان چارەسەر کردو بۆ خوێندکارانی لای خۆتان ئایا لە ڕێگەی ئەو تەکنیکانی کەتانە لە ڕێگەی ئەو خولانی کە ئەمان ئەیبینن لە پەیمانگاکی ئێوە تا چەند ئەو بابەتتان بۆ حەلکردن کە بتوانن باز لە یاخود داوای ئەزممویان لێ نەکەن چونکە ئێوە پێشتر خولێکی تاوتان پێبینیون بەوان ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو منهەجەی کەدانراوە باشە تۆ ئەگەر ئەم خوێندکارە بچێتە ناو ئینتەرڤیۆکەوە تەبان ئێمە بێجگەل لە ئەم یاداشتێکە لەگەڵ وڵاتی هندستان کردوانە ئێمە یاداشتی ناوخۆیشمان زۆرە وەکو پەیمانگای برای لەگەڵ چەند کۆمپانیا و چەند ڕێکخراوێکە یادەشتی ناوخۆیشمان زۆرە ئەمەش دووبارە هەل ئاەتەوە بە فێرخوازانمان کە بتوانن بچنە داخڵی ئینتەرڤیو ببن کاتێک کە داخڵی ئینتەرڤیو ئەبین هەمومانەزانین ئەکەوێتە سەر ئەدای ئەو کەسە کە چی لە هەک بەکەیدایە باشە تۆ ئەگەر هەک بەکەت پڕ بێت بە دڵنیەوە سەرکەوتو ئەبێت و ترست نابێت اینجا ناردنی خوێندکارانمان بۆ یەکێک لەو وڵاتە بەهێزانە و هێنانی سەرتیفیکەیتەکەی و دواتر دیدگای ئەم خوێندکارە ئەگۆڕێ ئەسڵەن لەوانەیە ئەو هەر نەیەوێت تاین بێت ئەو لەوانەیە بێ بزنسی خۆی دابنێت چونکە دنیا بینین و وڵاتان چاوی ئینسان ئەکاتەوانەیە بە شێوازێکتر ئەستن لەوانەیە بڵێ من هەر حەزەکەم لێرە بخوێنم دووبارە ئۆفەری ئەوەی بۆ وەرەگرین کە لەو وڵاتە بخوێنێت ئەمە سەبستان بوارەکان دیاری کراون ینی لە پەیمانگای پیشەی و تەکنیکی برایت چ بوارێک ئەتوانێت بخوێنێ پەرەی پێ بدرێت ئەزایم پرسیارەکەم لە چییە؟ لە وڵاتی هندستان قەستان ینی هەر لای خۆشتان و هەم لە ئەوەی هندستانیش ینی چەند بوارێکە یان بوارەکان کراون پرسیارەکەم بە شازێکی تریشەکەم بۆی بینەرانمان باشتر لێمان
هەندێک زانکۆ و پەیمانگا هەیە کەسانێک ڕەنگە بڕوانامەیەکی بوون منە دوانزی ئامادەیان تاوا نەکرد بێ باشە وابزانامەوە بە سیستەمی زانکۆلاین دێتەلاتەن یان لە پۆلیسیەوە نانا لە بە سیستمی زانکۆڵین زانکۆلاینەوانە کەسێکە گەرەوانی تاوا نەکرد بێ ئەوێت بە پارە سکۆلارشیپێک لە پەیمانگاکەی ئەوە وەربگرێت لە بواری پیشەیی کەمێک پرۆفشناڵ بێ بەڵێ ئەم زەمینە سازیە هەیە یان نەخرتەنها بۆ خوێندکارانە و بوارەکانیش چی ئەو کەسانەی کە ئەتوانن تەقدیمی پەیمانگەی تەکنیکی و پیشەیی بڕایت بۆ بەشەکان بکەن تەمان ئەکەوێتە سەر ئەوەی کە بۆ نمونە بێتە بەشێکی مدیکال ئەبێ زانستی بێت چەند بەشێکی ترمان هەیە ئەوە پیشەیش وەرئەگرێت و خوێندنی 5 ساڵیەکان وەرئەگرێت و زانستیش وەرئەگرێت لەو حاڵەتەیە ئەگەر ببێت بە خوێندکاری پەیمانگای بڕایت ئەتوانێت ئیسفادە لە هەموو ئەو ئاسانکاریانە بکات کە لە پەیمانگاکەمانە هەیە واتە نیمانە بۆ ساڵێک یان بۆ چەند مانگێک خولێک ببێنێک لە لای ئێوە بەڵێ هەیە ئەمە چۆن لەسەر ئاستی قیسم بۆ نمونە قیسمەت ئەڵێم من دەورەیەکی یەکمانگی ئەەکەمەوانەیە وەکو وەرکشۆپێک ئەبێت بۆیان لە مانگەکەیە ئەتوانێت لەبیا ئیشتراک بکار لەگەڵیانە بەڵامش لە دوای ئەوەی کە ڕای ئەگەێنی نەک ئەوەی کە وەکو خوێنکارەکانمان لە بیدایەتی ساڵەوە بخوێنن باشە با مساالە چەند ڕۆژی ڕابردووە ئێوەکو پەیمانگاکەی خۆتان وەکو باسی لێوە کرد پانێڵەکتان ساز کردبوو لە ژێر ناونیشانی دەرفەت و ئاڵنگارەکانی دامەزرانی کاری سربەخۆ اینجا باسێکی ئەوم بۆ بکە با بزانم ئەو ئاڵنگاریانە چی بۆ کاتۆتە بەردەم بۆ نمونە خوێندکاران لە کاتێکا کە ویستوانە کارێکی سربەخۆیان هەبێت چۆن لەو پانێڵایە تاوتوی ئەم بابەتەکرا سەرەتا وەکو ئاماژەم پێکرد ئێمە کۆنتاکتێکی زۆر باشمان لەگەڵ خوێندکارانمانە هەیە هەموو جارە پێیان ئەڵێن ئێمە لەوانەیە ڕەفیق نەبین بەڵام ڕەفیقانە تەعاملتان لەگەڵا ئەەکەین یەکێک لەو پرسیارانەی کە هاتە بەردەمان چەند سیڤیەک بوون چەند خوێندکارێکی خۆمان بوون ئەیانویست بزنسێک بکەن ئەیانویست ئیشێک بکەن بەڵام زۆر لێمان دڵنیا بوو کە ماویانە ماوەکە دەستبەرێ بۆ ئەم شتە باشە لەوەوە هاتین وتمان بە جوابی ئەم پرسیارە لە پانێڵستەکان وەرگرن باشە پانێڵستەکان بە خۆشحاڵیەوە جوابێکی زۆر ڕوونیان نانەوە کە ئاگاداریان کردنەوە تەنها بوونی پارە بەس نییە بۆ کار کاتە تو ئەبێت لانی ئەکادیمیت پرفکت بکەیت باشە و ئیمپروڤی پێ بکەیت و دواتر دەستبەریت بۆ هەنێک لە کارەکانی کە ئەتەوێت بەڵێ بە خۆشحاڵیەوە هەموو هەوڵەکانمان ئێمە لە پەیمانگەی تەکنیکی و پیشەی برایت بۆ ئەوەیە کە ئەزمموی خوێندکارانمان بەرز بکەینەوە بە جیهانی بوون ڕابگەێنین و هەنگاو ئەنین بەرەو بە نێودەوڵەتی بوون باش کاتێک لانە باسی ئاڵنگارەکانی کرد بەردەم کاری سربەخۆ لە کوردستانیەوە خۆتانەوەکو پسپۆڕ ڕێزەکەتان هەستەکەن گەنجێک کە ئەگەر بێتە کە خاوەنکارێکی سربەخۆ دیارترین ئەو بربەرسانی کێتە پێشی چیە تەنها مادیە یان بواری تریشی هەیە سیکە هەم مادیە لە ڕووەکەوە و هەم جاری وایە دەرونیە باشە وەکو پێویست ئامادە نەکرابێت ئەم گەنجە زۆر کارەسات دروستە باشمە بەس لەمە چی وەکو پێویست ئامادە نەکرابێت ئامادەکردنی ئەم گەنجە چییە ئامادەکردنی ئەم گەنجە لەوەیە ڕۆڵ خۆی ئەبینێتەوە کە ئایا چی وەرگرتووە لە 2 ساڵی خوێندنەکەیدا وایە تۆ ئەکرێت بەشێکی پەرستاری تاوا کردبێت بەڵام بچێتە ناو ئەمەلیاتەوانێ نەتوانێت بەکاری بێنێ ئەدەواتەکان من کە ئەڵێم یەکێک لە پۆینتەکانی کە لە وڵاتی هندستان ئەپروڤیان نابە ئێمە لەبەروی ئێمە ژێرخانی تەکنەلۆژی تاقیگەکانمان زۆر بەرز بوو لەبەروی ئێمە هەموو ئەو ئێگزامانەی کە هەمانە زۆربەی زۆری دەرسە ئەمەلیەکان بە ئەمەلی ئێگزام ئەکەن ناچێتە سەربابی وەرەقە کاتە خوێنکار لێرەیە ئاڵنگاری بۆ دروست نابێت ئەگەر دووبانی بچێت لە نەخۆشخانە کار بکات لە کۆمپانیا کار بکات و ینی زۆر دڵم خۆشە و هیوادارم زۆرترین کەس زۆرترین گەنجمان ئاوا بیرکەنانێ چەند پرۆجێکتێکی زۆر 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 باش یعنی کۆمبینێشنێکیان دروست کردو لە پەیمانگای تەکنیکی و پیشەی برایت ئایتیان بەستۆتەوە بە میدیکەڵەوە ئەمە بۆ خۆی لە خۆیان جێگەی فەخر و شانازیە بۆ ئێمە کە ئەیان بینین و هاوکاریان ئەەکەین لە پرۆجێکتەکانە کاتە بیرۆکی داهێنەرانەشیان هەیە و گەنجانەوە بە هەموونەوەک ئێمە هەموو هەوڵێک ئەین کە مشکی فێرخوازەکانمان بەو لایەنەیە بەرین کە کریتیڤیتی بکەن کە داهێنان بکەن
بە پێچوانەوە خوێنکاری هندی نایە بۆ ئێرە لێرە ڕاهێنان بکە بیرتانەوە نەکردێتەوە وڵی پێمان وتن ڕاستی لەیەک یەک لە ڕۆژەکانە تاقیەکەکانەوەندە باسیەکەی چۆن مەسەلەن بە پێچوانەوە بیرتان لەم بابەتە نەکردێتەوە سێکە ئێمە پرسیارمان لە کردن ئەوان زۆر حەزیان ئەکرد سەردانی کوردستان بکەن زۆر پێیان خۆش بوو و لە یەکەم هەنگاویشە ئینشەڵڵا لە نزیکترین کاتە چەند پرۆفیسۆرێکی ئەوان سەردانمان ئەکەن و پلانی چەند سمپۆزیۆمێک و سمینارێکمان هەیە بۆیان ئەمەوە ئەکات نزیکایەتیمان نزیکتر ئەکاتەوانەیە و خوێندکارانمان ڕایەن بە تەعاملکردن لەگەڵیانە چونکە کە لە نزیکە ئەم پرۆفیسۆرانە ببینن دواتر لەوێ نامۆ نابێ بۆیان باشە کاتێ ئەوەیتر ئەو گلەی خوێندکاران نەهێڵن کاڵێ ئێمە چەند ساڵێک خوێنومانە بەڵام دوجار کەینە نێو بازاری کارەوە خوێندنەکەمان ئەوە بوو کە بازاری کار پێویستی پێی بووە بەدڵنیایی ئێمە تەنها ینی خەممان ئەوەیە کاتێک کە فێرخوازێک سرتیفیکەیتی پەیمانگای تەکنیکی و پیشەیی بڕایت وەرئەگرێت بە فول مینینگ وەریگرێت واتە توانە و مەهارەتی هەبێت لە هەر شوێنە کاری کرد و دەستی بۆ ڕابکێشێت ئەمە فێرخوازی بڕایتە زۆر باشە بشی زۆر سپاس